زۆر سپاس. نازانم ئەگەر مایکەکەمان ئیش بکە. کاک شاسوار من حەزەکەم ئەم پانەڵە بکەمەوە دوای ئەوە ئیتر بەجێ هێڵین بۆ ئەو کاتێک کە هەمانە بۆ بەڕێزان کە بتوانن ئەو سوالانەی کە هەیەە لەگەڵ جەناب تا بیکەن و شێری بکەن. کاک شاسوار تۆ وەکو گەنجێک لە وڵاتەیە کە ئێستا دەتوانین بڵین ناوت هەیە لە کوردستانە و لە عێراقا و توانیوتە بزنسی خۆت گەورە بکەیت و کە کۆمپانیایەکی جەماعەتی کۆمپانیای باشت هەیە و کە هەمومان نەزانین گەنجێکی کە زۆر زۆر ئیش ئەەکەیت و توانیوتە هەتا ئەم مستەوای بینی توی شەڵا بەرەو بەرزتری ژەڕوا ئەتوانی پێمان بڵێ کە تۆ وەکو گەنجێ چۆن ئەتوانین لێرە و مەسجێ بین بە ئێمەی گەنجیان لێرەیە کە ئەم جەماعەتە لێرە دانیشتوان ئەوانەی کە بینەرمانن چۆن وا لە گەنجام بکەین کە هاوشێوەی ئێوە و هاوشێوە ئەو میوانە بەڕێزانی کە ئێستا لەگەڵمانە دانیشتبوون مەشروعی خۆیان هەبێت و بزنسی خۆیان گەورەکەن. طبعا سپاس بۆ جەنابتان. ڕاستەکەوەی کە ضرورە باس بکرێت لە بیدایەتەوە بۆ هەموو کەسێ ئەوەیە کە بە سەراحەت ئیشکردن هیچ جۆرە ئیشکردنێ ئاسان نییە و گەیشتن بە هیچ قۆناغێک لە ژیانی هیچ کەسێکە ئەگەر تموحێکی زۆری هەبێ ئاسان نییە. زۆر مهمە کاتێک کە گەنجێک ئیژەکات یا بیرۆکەیەکی هەیە یا بە تەمای شتێکە یا بیری لە هەچ ئیشەکرێتەوە کە خۆی پێوە ئیشێکی مهمە زۆر مهمە کە بزانێت ئەم ئیشە وا بە ئاسانی بۆی ناچێتە سەر و ئەوانەی کە بەرامبەریشین یا ئەوانەی کە بیرۆکەکانیان بۆ باسەکە یا ئەوانەی کە پێویستی پێێتی بۆ سەرخستنی بیرۆکانی ینی ڕەنگی وەکو پێویست هاوکاری بکەن بۆیە لە ژیانیا لە قۆناغەکانی جێبەجێکردنی ئەو کاریدا چەندین ئاسن و قورسایی بربەستیەتە پێش مهمەوە گەنجە هەر لە بیدایەتەوە خۆی حساب بۆ خۆی بکات حسابی بۆ کردوێت کەم ئیشە ئاسان نییە و حسابی ئەوەی کردوێت کە توانای بەرەنگاربوونەوەی تەحەدیاتی هەبێ و توانای ئەوەی هەبێت کە ئەگەر جارێ فەشەلی هێنا جارێک تر هەوڵ بە دووەم فەشەلی هێنا سێم هەوڵ بە سێم فەشەلی هێنا دێم هەوڵ بە تا ئەو ڕۆژەی ئەگەی بەو ئامانجەی کە خۆت مەبەستە. من زۆر جار لە بەڕاستی لە زۆر مقابلەما و یعنی لە هەندێ ئەگەر بارێک ڕقسابێت لە میدیایە یا لە غێری میدیایە باسی ئەوم کردو تەنان بۆ هاوڕیان وایە بۆ هەندێک گەنجی تر باسی تەجروبەیەکی خۆم کردووە کە لە مناڵیەوە چۆن ئیشم کردو وردە یعنی لە تەمەنی 6 ساڵیەوە کە لە دوکانی باوکم ئیشم کردو دوای لە تەمەنی 15 ساڵیە توانیم بزنسی خۆم هەبێ کە یعنی من دڵنیام ئەو کاتە وەکو مناڵێک طبعا وەکو مناڵی حەزم کردو لەگەڵ گەنجەکانی ڕەفیقمان لە دەرەوە بم یاری بکەم یا لە مەکتەب بم بەیانیان منیش ئەوەیە دران هەستم لە خەوەگەر مەکتەبەکەم نێڕوان بێت یان لە دوای مەکتەب ڕێک بڕۆ ماڵەوە بەڵام لە دیوێکی تریشۆ تموحێکم هەبووە حەزم کردووە ئیش بکەم لە 15 ساڵیم تێپەڕاندووە لە 16 ساڵەیە توانیمە بە تاقتەنیا لەو تەمەنەیە هاتووی بەغا بکەم لە سەردەمێکا بۆ کە بڵێن بەعس حکمی کردووە لە جنوب و وەسەتی عێراق دواتر توانیم بڵێن کولی هەندەسە تاوەکەم و بگەڕێمەوە جایتر بۆ خوێندن دواتر ئەندازیاری دواتر ئیش مەقسەم وەیە ڕەنە لە ماوەی 6 ساڵیەوە حسابی بکەیت تا 28 ساڵی کە توانیوە کۆمپانیای نالیا دامەزرێنم ینی چۆن یەکێک قولاپ هەڵەیە بۆ ماسی بۆ ڕاو ڕەنە 1000 قولاپم هەڵا بێ یا 1000 محاولم کرد بێ بۆی ڕۆژە ڕۆژان حەزم کردێ بگەم بە مستەوایەک بە لیڤڵێکی معەیەن لە کارکردن تا جارێ لە جارەکان گرتوێتی واتە ئیشکردن یا گەشتن بە ئامانجەکەی خۆ شتێنی ئیمڕۆ قەرار بێیسە تۆ ئیمڕۆ کولێ و تاوا کولۆ تەمەنی 22 ساڵە یان 23 ساڵە ناتوانانی بڵێ وەڵایە ئیمڕۆ من قەراری مەکسە کولێم تاوا کولۆ بەیانیە بم بە بزنسمان لەبەرەوەی ئەبێ بە مەنتیقیان هەمومان بیر بکەینەوە کە بۆ نمونە کوردستان 4-5 ملیۆن کەسە ڕەنە جێگای یەک کەسی تاوێتەوە کە ملیاردێر بێت جێگای 100 کەسی تاوێتەوە کە 100 ملیۆن دلاری هەبێت جێگای بەڵام 100,000 کەسی تاوێتەوە کە ملیۆنە دلاری هەبێت مەسەن جێگای هەزاران کەسی تاوێتەوە کە لیڤڵێکی مامناوەندی ژیانی هەبێت ئەبێت تۆ بەردەوام لەو پێشبڕکیابی کە تۆ خۆ لە کام لیڤڵەیە بینیتەوە و خەڵکی تێژ هەیە وەکو تۆ هەوڵێت ئەبێت تۆ بەردەوام لە شەڕابی لەگەڵ هاوڕێکانتە لەگەڵ ئەو هەموو گەنجەی تر کە وەکو تۆ هەوڵێن چێ باشتر بێت تاوان بێگومان پاکتەری تر هەیە کە دوای ڕەنە باسی بکەین بەڵام لە خلاصەی قسەکەیە چێ زۆر باشتر بێت زیاتر هەوڵ بە احتیمالی زیاتر بگاتە قۆناغێکی پێشووتر. باشە کاک شاسوار تۆ وەکو خاوەنی بیرۆکەی بەرنامەیەکی کە ئێستا بەڕاستی لەناو هەمووانە بەناوبانە و لەناو گەنجانە باز دەکرێت ئەویش بەرنامەی هەنگاوی یەکەمە کە
حەزەکەم جەناب زیاتر لەسەر و بەرنامەیە باس بکەیت من پرسیارەکەم لێرە ئەوەیە ئەو گەنجانی کە مەشاريعیان تەقدیمی ئێوە کردووە بۆ ئەوەی ئەو بەجێتە دەستکەوێت بۆ ئەو بڕەپارەیان دەستکەوێت مەشروعەکەیان گەورەکەن ئایا عەدەدێکن کە ئێمە توانین دڵی پێخۆشکەین کە بڵین گەنجانی ئێمە بەڕاستی هەوڵ ئەن و بۆ چانسێکی وا ئەوەستن تاکو ئەو پرۆژانەیان تەقدیم کەن و پێشکەشیکەن بەڵێ تاوان ڕاستەکەی ینی ژمارەی پێش ئەوانی کە پرۆژیان پێشکەش کرد و دڵخۆشکەر و دڵناخۆشکەریشە دڵخۆشکەر لەبەرەوەی زیاد لە 2400 گەنجی ئەم وڵاتە سەرباری هەموو ئەو شتانی کە بەڕێزان باسییان کرد لە ترز لە دزینی فکرە و لە چەندەها بربەستی تر و لۆی کە ئەسڵان هەر ئیشەکە گاڵتە بێ لۆی کە هەندێک خەڵکیە باوەڕی ڕەنە بەخۆی نەبێ وەکو پێویست یا باوەڕ نەکا کام ئیشە بچێت سەر مهمە تۆ لە وڵاتێکی وایە 2400 کەس تا ئاخرشت گەشت 2400 کەس پرۆژەی پێشکەش کردوێ بەڵام ئەوەی کە تۆزێ ناخۆشە ڕەنە خەتایش لە ئێمەوە بوو بێت ئەوەی بەشی زۆری پرۆژەکان پرۆژەی باوە ئەو شتانەیە کە هەیە بەڵام من ڕاستە پێم وایە ئەمە بڵێن فاکتەرێکی خراپە بەڵام تەسەوەرەکەم لە داهاتوودا ئەگەر ئیشەڵا بەردەوام بین و بۆ سیزنەکانی و لەگەڵ ڕوونکردنەوەی زیاترە ئەتوانین ئیشی ئێمە تر لێرە بەدواوە کە بۆ گەنجی ڕوون بکەینەوە کە مەبەستمان لە پرۆژە چییە مەبەستمان لە پشتیوانیکردنی پرۆژە چییە چ جۆرە پرۆژەیە پشتیوانی ئەکرێت و بیرۆکەی تازە چییە زۆر باشە بەڕێزان ئێستا حەزەکەین بەڕاستی مناقەشەکە بکەینەوانێ ئەگەر ئێوەی گەنج هەر پرسیارێکتان هەیە لە کاک شاسواری بکەین اینجا مایکەکە بەپێی پرسیارەکان ئەگوێزینەوانێ بە ئەگەر مایک هاوکارانم بەس ئەگەر بتوانی ئەگەر عزیز نەبێ هەڵستیتە سەر بێ بۆی ببینین سەرەتا بەخێرهاتنی کاک چاسوارەکەم بۆم پانێڵە تۆ کە باسی پرۆژێ باوە کرد لەوانەیە زۆربەی کەس پرۆژەکانی باو بێت بەڵام کاتێک کە باسی پرۆژەیەکی تازەکەیت لەوانەیە کەسانێکی زۆر کەم یان هەر نەبێت سپۆنسەرێکن ئەستا من ساڵێکە پلانێکم دانا ساڵی پار پرۆژەیەکی زۆر تازە بوو کە هەلی کاریشی بۆ هەزاران گەنج دابی نەکرد قورسێکی واشی تیان نەبوو بەڵام لایەنێکی وا نەبوو سپۆنسەرم کات ناتوانم ناوی بێنە بەڵام ئەو لایەنەی کە چوومە لای یەکەم قسەی ئەوە بوو کە ساچەنی بۆ ئەوانە بێت قسەکەی ئەوە نەبوو کە ئەم پرۆژەیە چۆن سەرکەوتوو ئەبێت وەچی قورسێک ئەبینینەوە بۆیە کاتێکە باسی پرۆژەیەکی تازە ئەەکەین کەسەکان ینی ئەترسن لەوەی سپۆنسەرمانکەن ینی لەوانەیە ئەنترۆستێکی زۆریان نەبێت کە بۆ پرۆژەی ئێمە لەوانەیە ئەم پرۆژێش سوودی چەندەها گەنجی تیاوێت سوودی تەنها خۆمان نییە ینی بۆ دەرخستنی خۆمان نەوێت سوودی چەندەها گەنجی تیابێت کە ئەوان لەبەر ئەوەی تاستە نەکراوە یان پێشتر کەس نەبە باسیکە لەوانەیە بڵێن سەرکەوتوو نابێت سپاس زۆر سپاس کاک شاسوارەکە سپاس بۆ جەنابێت دووسە نقطەی مهم هەیە لەم ملاحەزەی توێ طبعا یەکەمیان ئەوەیە کەوەی کە خەڵک داوای شەراکەتی لێکەوە بە تەبیعی وەرگرن لەبەروی ئێمە ئیسە کە لێرەیە ئەم پەنێڵەش ڕێک خراوە و ئەمە دەرفەتێکی باش کە ئێمە قسەکەین باسی بزنسەکەین من حتا لە بەرنامەکەیشما باسی ئەمە چەند جارەیەکەمەوە یعنی با لە قسەی مزایدات وۆنیە لە هەندێ هەستیەوەی کە خەڵک ترەمە من ئەمە هەستێکی نیشتیمانی ئەمە خزمەتی خەڵکەوانە باسی بزنسەکەی بێ یەکەم جا بزنسەکە و سەرکەوتوو بێ دوای هەوڵ بێ خزمەتی خەڵک بکەیت لەبەرەوە ئەگەر کەسێک داوای شەراکەتی لێ بکات طبیعیە مارک کاتێک کە بیرۆکەی فەیسبووکی هەبووە ئێستا لە سایت چەندی پشکەکانی فەیسبووکی هەیە لەبەرەوە یەکەم جار بیرۆکەیەکی مهمی هەبووە توانێتی بە قەنەعەت بە خەڵکی سەرمایەدار بکە بۆی دامی بیرۆکەی دروستکردنی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک بکەن بەڵام ئێستاگە غەڵەت نەم لە سا پێم وابێ لە سیش کەمتری پشکەکانی کۆمپانیای فەیسبووکی هەیە لەبەرەوە مانای ئەوە نییە کەم کوڕە چەنە زیرەک بووە ئەم شتە مهمەی لە عالەما دروست کردووی ترێ بێ لە ساسەی شەریکەکەی هەبێ کاتێک کەسێکە لەگەڵ توێ بیرۆکەی لەگەڵا شێرەکەی بیرۆکەی لەگەڵا بەشەکەیت ئاساییە ئەبێ بە پارتنەرە ئەبێ بە شەریکە ئەویش پشتیوانی دارایی ئەکە ئەویش تحملی مجازفە ئەکا و لە ئەخیرا بزنسەکەتانە بە بزنسی چەند کەسێک و کە سەرکەوتوو بوو ئەو کاتە بۆ هەمووتان قازاندی بێ ئەو نقطەی کە باسی کردوتی بیرۆکە زۆر تازای خەڵک گاڵتەی پێێت یا قەنەعەتی پێ ناکەن پێم وایە ئەوەن مهمترین نقطەی چکە پێشتریش برادران باسی بیرۆکە داهێنانیان کرد
هەندێک کەس هەیە هەستەکە بیرۆکەیەکی هەیە بیرۆکەی زۆر مهمە نازانێت ئێستا ئەسی تەکنەلۆژیا لە گوگڵ بۆی بگەڕێت چەندین بیرۆکی مهم هەیە لە وڵاتانی دنیا جێبەجێکراوە بەڵام ئەگەر تۆ بیرۆکەیەکە هەبێت زۆر تازە بێ و بەڕاستی تازە بێ و جێبەجێ نەکرابێت ئەمە لەویایە مهمی تۆ دەرەکەوێت چۆن قەناعەت دەکەی بۆ کەسێک کە قسەی پێکەی ئەم بیرۆکەی تۆ مهمە منیستێش بیریمە کاتی خۆی کە باسی بیرۆکەی گوندی ئەڵمانیمە کرد لە سلێمانیە نە ئیبداع بووە نە شتێکم کردووە مستەحیل بێ نە شتێکم لە کەوکەبێکی ترەوە هێناوەتە سەر ئەرز بیرۆکەیە بۆ تەنان لە هەولێریش جێبەجێکرا بوو بیرۆکەی گوندی ئینگلیزی هەبوو لە هەولێر من لێ ئیشێکی بەسیتی مقاولاتمە کرد 50 خانوم وەرگرت و مقاولات ئیشی فنیشنمە کرد بۆم دەرکەوت یاساگەی پێڵێن یاسایەوە بەرهێنان بۆت هەیە ئەرزە لە حکومەت وەرگری حکومەت ئەرزەکەت ئااتێت تۆش ئەگە بتوانانی شتە پاری کەمە هەبێت دەستکە بە دروستکردنی خانوو پاش ماوەیەگە توانین ڕکلام بێ بکەی ئەسڵان هەرت ئەو توانی بە پێی قانونی وەبەرهێنان هەر توانی هیچ ئیشیش نەکەیت و ڕکلامیش بکەیت و خانوەکانیش بفرۆشی یعنی لەو کاتەیە کەوا بوو لەبەرەوەی نەسی قانونەکە هیچ مانعێکی دانەناوە بۆی کە خەڵک لەکەیە خانوو فرۆشێ ئەهاتم ئەم بیرۆکەیەم بۆ چەندین دەوڵەمەندی خەڵکی سلێمانی باسە کرد ئەموو کاکە شتێکی وا هەیە لە هەولێر جێبەجێ کراوە کەس قەناعەتی پێم نەبوو کە قەناعەتی پێم نەبوو نەچم دانیشم و تاو ئێتر دانیشم بڵام کوڕەتاوە کەس باڵیە زیاد لە 10-15 کەسم بینیوە تا لە ئەخیرا برادێکم قەناعەت پێ کرد کە فکرەکەم چەندین جار بۆ باس کرد خۆشبەختانە کاگوالی بوو کە توانی قەناعەت بە قسەکانی من بکات و دەستمان پێ کرد و گوندی ئەڵمانیش تاو بوو یعنی گەیشتە کۆمپانیای نالە تقریباً گەشتەوەم کۆمپانیای نالەیەی کە ئیمڕۆ هەیە مەقسەمت لێ دەوری تۆ بینێ بە قەناعەتی بە ئوسلوبی قسەکردنی خۆ بە توانای خۆ و لە هەمووی مهمتر ئەبێ فکرەکە و پارە پێیاکات ئەبێ فکرەکە و ناجح بێ کە تۆ توانی قەناعەت بۆ زانانی بەرامبەر بکەی ئەم فکری و پارە پێیاکات کابرا خۆی مەمنونتە ئیش لەگەڵا بکە پێشتریش هەر لەسەرەوە قسەی حەزکەم تۆزیح هێبم وابزانم کاک دیار باسی کرد مەسەلەی بەلای اختراع بە قانون هەیە بە قانون حمایە کراوە تەنها تۆ پێویستە بۆیە بیرۆکە و ڕیجستەرکەی تەسجیلی بکەیت بەڵام بە شەرتە لە قانونەکە بە نەسەن هاتووە لە ئەم بیرۆکەیە نە لە عێراق نە لە دەروی عێراق جێبەجێ نەکرابێ واتە ئێستا تۆ ناچی لێرە بچیت بڵێ من بیرۆکەی تۆڕێکی کۆمەڵاتیم هەیە هاوشێوی فەیسبووکەوە هین نییە ئەوە داهێنان نییە هەر شتە لە دنیا جێبەجێ کرابێت داهێنان نییە ئەپێکی جوان هەیە مهم هەیە لە دەرەوە مەسەلەن ئیشی پێکرە پارە پێیاکە تۆ بێنی لێرە ئەپێکی کوردی دروستکەمە داهێنان نییە داهێنانەوەیە کە ئیشە بکەی کارێ بکەی کە لە دنیا جێبەجێ نەکرابێ و بوونی نەبێت سپاس زۆر سپاس ئەگەر پرسیارێکی تر کەی تر سوالی هەبوو ئەفۆ Thank you very much for coming today, sir. Hello? It's working. Thank you very much for coming. Yeah. My question for you, sir, as an entrepreneur is how important, I teach my students that whether they succeed or whether they don't succeed with this particular try, they have to keep trying, but the most important thing is they have to enjoy the journey. They have to really enjoy being an entrepreneur. They have to get up every morning, be excited about taking the risk, and understanding if it is a failure, it's just a chance to learn. Do you believe that for you, enjoying the risk was part of why you succeeded? بێگومان کە هەچ گەنجێک کە ئەگاتە قۆناغێک کە هەستەکات بەشێک یاڕەنە بڵی تەواوی ئەو تومحانی کە هەوو بەدەستی هێناوە بێگومان دڵخۆشە بیت بەڵام تەبعی ئینسان وایە یا ڕەنە لایەنی کەم من وابم کە پێم وایە ئینسان بەردەوام حەزی لە سەرکەوتنی یەک بە دوای یەکە و مهمی ئینسانیش لەوەیە کە لە قۆناغێکا نەوەستێ و دنیاش وایە کە لە قۆناغێکا ناوەستێ بۆیە بەڕای من گەنجی سەرکەوتوو یا هەچ کەسێکی سەرکەوتوو ئەو کەسێک کە بە بەشی خۆی ڕازی نابێت ئەبێ بەردەوام هەوڵ بی ئیمڕۆ ئەمە بەدەستێنی هەوڵ بی دووبانی ئەوە بەدەستبێنی هەفتەیەک ترەوە بەدەستبێنی ساڵێک تر قۆناغی تر بەدەستبێنی بەم جۆرە لەگەڵ پێشکەوتن و سەرکەوتنی گەنجەکانە پێشکەوتن و سەرکەوتنی تاکەکانی کۆمەلگا وردە کۆمەلگەکیش بەرەو پێشەچێ بۆیە هەم خۆشی تایە و تەمەتوع بەو سەرکەوتنەوەکەی و هەم چەندین جار تەمەتوعی پێکەی ئەگەر سەرکەوتنەکە و چەند بارە بێت زۆر سپاس ئەگەر سوالی تر وەربگرین ئەو بەڕێزە من پێشەوە پاش دەستخۆشی سپاس بۆ
زۆر باشە من پێشتریش وەکو جەنابتان وتم ئەگەر توان بە هەستن و ناوی جەنابت و خۆ بناسێنین. سپاس بۆ ئەنجامدانیەم دیدارە من پێشەوە سەرتا پێم خۆشە یەکەم جارتانە پێم وا بێت ئەم دیدارە ساز بکەم بەس بۆ جارانی داهاتوو هیوادارم زیاتر حساب بۆ کات و تامانجمەنت بکەن. ئەگەر بتوانی مایکەکە نزیک بکەیتەوە. بە سەرچاو. دوو پرسیارم هەیە بۆ بەڕێزیان پاش بە خێراتکەم. یەکەم پرسیارم ئەوەیە ئایا بەبێ پشتیوانی و سەپۆرتی ماددە یا سەرمایە ئەگەیەنرێ بە نەتیجە مەبەست بە جۆرێک کە پرسیار بکەم بەڕاشکاوی بەڕێستان کەسێک لایەنێکی دەرەکیە ناوەکی لە پشتانە بۆ بەرەوپێشوونی پرۆژەکانتان یاخودنا مەبەست لە پرسیارە بە جۆرێک نییە ئەخوان خواستە مەبەستمەوەیە ئێمەی گەنج کە بیرۆکەیەکمان هەیە ئەتوانین ئەم بیرۆکەیە بە بێ سەپۆرتی سەرمایە بیخێنە گەڕ یاخودنا ئەمە پرسیاری دووهەمیشم بۆ بەڕێست ئەوەیە بەڕێستان پاش دەستخۆشی ئەو بەرنامەتان داناوە بەرنامەی یەکەم هەنگاو بەڵام خۆتان نەزانن 2400 وەکو فەرمووتان مەژداریان کردووە پرسیارەکەش بە جۆیشکە کرا لە پێشتر وەڵام دەست دەکەم بەداخەوە من ئەگەر بیرۆکەیەکم هەبێت بێم تەڕحی جەنابتی بکەم باشە ئێستا و 2400 تەڕح خراوەتە بەردەست جەنابێت حتمما یەک کەس دوو کەس لەم کەسانە سەرکەوتووە بن ئەتوان قەناعەت بە بەڕێزت بکەن و بەڕێز ئەتوانی پشتیوانیان بکەیت بەڵام بیرۆکەکانی کە لەوانەیە مەبەستی بەڕێزت ئەوە بێ بیرۆکەکانی کە بۆ خۆت بەکاربێنی بە جۆرە لە جۆرەکان مەبەستمەوەیە چۆن من متمانە بکەم بە بەڕێزت یان هەر سەرمایەدارێکیکە یان ئەو پێداویستیانە چیە کە من پێویستە بیگرمە بەر ئەو ڕێگایانە چێ بیگرمە بەر بۆ ئەوی نەترسم بیان بیرۆکەکەم تەڕحی جەناب بکەم. باشە زۆر سپاس مەسرەکەت گەیشت کاک شەشار ئەگەر تاوان سەبارە بە پرسیاری یەکەم ڕەنە سەدان هەزار جار و پرسیارم لێ کرابێتەوە هەمووشتان نەزان خەڵکی وڵاتەن چێ لە پشتەوەیە چۆن توانیوتە تۆ ئیستا کۆمپانیای نالیاو هەبێت ئەو هەموو پرۆژێ وەربگریت چەند کەناڵێکی ئاسمانیت هەبێ و لە بەردەم هەموو تەحەدانیش ئەگەر جێتێکی لە پشتەوە نەبێ وەڵامەکەی زۆر ئاسانە پێشتر بەرنامەیەکیشم کرد تەواان چیرۆکی من ینی دوو اختیارم خسۆتە بەردەستی خەڵک اختیارێکیانەوەی کە بەردەوام پێوا بێ خەڵکی لە پشتی کەسانی ترەوەیە و هەچ کەسێک کە سەرکەوتووە بێ خۆی هیچ مهم نییە بەردەوام مەسئولێک حیزبێک سەریەخە بۆیە تۆش بەردەوام دانیشە چاوەڕێی دەستی و مەسئولە بەشکم خواب کا پێ بگەێنە ڕۆژە لە ڕۆژان ئەمە احتیمالی یەکەمە احتیمالی دووەم ئەوەیە کە پێ وا بێ مەمەنتقیان بیر بکەیتەوە کە کاتێک کەسێک ئیشەکەکە ئیشەکەی پێوەرە بۆی کە تۆ وەڵامی و پرسیار و لێ دەستکەوێتەوە کاتێک کە بۆ نمونە ئێستا گروپی کۆمپانیەکانی نالیا پشتیوانی مؤسسەیەکی ئەعلامیەکە ئەگەر سەری جۆری پرۆژەکانی بکەیت سەری جۆری خطابی من یا گفتوگۆی من بکەیت مەفرۆزە بای ئەوە خەڵک زیرەک بێت کە بزانێت چێ لە پشت منەوەیە هەمیشە تاوان لەگەڵ ڕێز و حرمەتمان بۆ بەشێکی زۆری گەنجان و هاوڵاتیان ئەو بەشە خەڵکی کە لە ژیانیانە سەرکەوتوو نەبوون یان تااقەتیان نییە سەرکەوتوو بن تااقەتیان نییە هەوڵ بن بەردەوام سەیری خاڵە نێگەتیفەکانی بەرامبەریانەکەن سەری خاڵە خراپەکانی بەرامبەریانەکەن بەردەوام سەیرە کاڵە جامە چێمە چێمە مەسئولێکی لە پشتە منیش مەسئولێکم لە پشتە من ژۆکۆ میمە بم جا ئەمە چێمە بۆی هەڵکەوتمە وەکو ئەو خوشەماوەتی و تێمە شانسی هەیە وانێ ئەم قسانە بەردەوام هەندێک خەڵکی هێنەوە لە ژیانیانە کە سەرکەوتوو نەبوون بۆ لەبەرەوەی ئەوێت هاوشانێ بۆ خۆی پیاکە بڵێ خۆ چییە منیش کە ئیسە سەرکەوتونەم لەبەرەوەی کە من مەسئولێکم لە پشتۆنیە من هەمیشە من لەبەرێک سەوەی بەسیط سەرکەوتوو بووم لە ژیانمە لەبەرەوەی کە لە مناڵیشمەوە کە گەنج بووم بیرمە ئیسە ساڵی کۆتایی هەشتەکان بوو ماڵی فوادی شێخ حسێن هەبوو لە تراکە خانوویەکی خۆش بوو کە سەیری خانۆکەی ماڵی کاک فواد مەکرد زۆربەی خەڵک بە تانج و توانە وەکو چۆن ئێستا تانج و توانە لە منێن ئەو دەمە تاوان لەگەڵ ڕێز و حرمەتمان بۆ کاک فوادەوە ئێستا باوزان لە کوردستانیش ناژی بەزەکو نمونەی هێنمەوە ئەو دەمە بەعسیە بۆیە ئەم خانووی هەیە و ئەمە بازرگانێک و لەگەڵ بەعسا ئەوانە بەڵام کە من سیرمە کرد هەمیشە ئەگە سەیری ئەوم کردبێت دوای ئەوژە ساڵی 2000 بدای 2000ەکان بۆنە سەری کاک فاروق مەناو سەفام کردبێت یا سەری هەست دەوڵەمەندێکترم کردبێت قەت گوێم ناوەتە ئەوەی کە ئەم دەوڵەمەندە خەڵک چی پێڵێ هەمیشە سەری خاڵە بەهێزەکانی ئەم خەڵکانم کردووە حەزم کردووە چاوی لێکەم ئەگەر هەست گەنجێکیش بیوە سەرکەوتوو بێ لە ژیانیە واز لەوە بێنێ کێکی لە پشتە تۆ ئەتوانی بە دوو جۆ سەری بەرامبەرەکە بکەیت
بە جۆرێکیان سێرم زەلامە بکە هەچ کەسێکی بینی خاڵە بەهێزەکانی سیرکە لێ وەرگرە بۆ خۆتی پێ بەهێزکە یان جۆرێک ترەوەیە هەچی کەس هەیە بە دوای خاڵە لاوازەکانیان بگەڕێ سەری خاڵە بێهێزەکانی بکە بۆی بەردەوام و بەڕیر بێنیتەوە بەم خاڵە بێهێزان و دڵی خۆتی پێ خۆشکەی جا گەنج یا هەشتاکێکی تر لە وڵاتەیە کامیان هەڵبژێرە خۆی ئازادە کامیان هەڵبژێرە بەڵام ئەگەر باسی من بکەن من لە ژیانمە هەمیشە کە سەری هەچ کەسێکم کردووە قەت بە بەغالەت سێرم نەکردووە قەت بە غیریم پێ ناتوە ئەگە قسەیە قسەڵۆکێک شەبەوە قەت بەلامە و مهم نەبووە بەلام بۆ زەلامێک بۆ نمونە دەوڵەمەندێک توانیوەتی بێ بە ملیۆنەر بۆ کەسێک تر نەیتوانیوە لەوانە بێ بە ملیۆنەر لە ئێستا لە هەرێمی کوردستانە بە سەدان کەس محاولە ئەکەن ئیژەکەن بۆ کەسێک مەسەلا من زۆر جار پێم گەنج پێم وڵێ ئەو قسەی کە هەندێک کەس پرسیارەکە تۆ دیارە مەسئولێکت لە پشتەوە من ساڵی 2007 کە ویسمە کۆمپانیای نالیا دامەزرێنم نە باوکم حیزبی بووم نە باوکم مەسئول بووە نە خزمم مەسئول بووە نە کادری حیزبی بووم نە لە خوێندکاران بووم نە لە قوتابیان بووم توانیومە قەناعەت بە حکوومەتی هەرێم بکەم کە ئەرزێکم بۆ تەخسیسکەن لە سلێمانی و پرۆژەیەکی وەبەرهێنان بکەم ئەو کاتە کاک نێچیروان سەرۆکی حکوومەت بوو کاک عومەر فەتاح جێگری سەرۆکی حکوومەت بوو بە مەنتەقی بیرکەرەوە تەسەوڕەکەی من چبێتم بۆ لای سەرۆکی حکوومەت یا جێگرەکەی وتێ من بیرۆکی کوام هەیە سەرۆکی حکوومەت یا جێگرەکەی بە منی وتۆ بە زەلامێکی نەناسا و نایناسێ وتۆی تخوا چەندم پارەی تێ بۆ خۆم یعنی نازانم کێ تەسەوری شتێکی واکە خۆ ئەگەر تاوان کە ئەگەر گەنجێک توانی بێتی بەم گەنجەتی خۆی کە هیچ نییە بچێ بۆ لای سەرۆکی حکوومەت یا جێگرەکەی بڵێ من پارە دێمە خوا نەخواسە کە تاوان شتیوا هەر لە مەنتیقانیە ئەوە مهمە تۆ بۆ ناچی بیکەیت بۆ گەنجێکتر ناچێت ئێستا مەسەڵەن حالیەن حکوومەت هەر حکوومەتە تقریبا زۆربەی دەموچاوەکان هەمانە و دەموچاون بۆ کەسە ناچێت ئێستا هەوڵی ئەوە بات کە پارە با بە مەسئولێک و ئیشێکی وەرگێت بۆ زەلامێک تر توانێت ئەڵێم زەلام مەسئولی لە پشتۆیە کەواتە معدل ئەو کەسی کە ئیشێکەکات ئازایەتێکی خۆی تیا لیهاتووی خۆی تیا توانێت قەنەعەت بە بەرامبەرەکەی بکە و من بەش بە حاڵی خۆم هەموو جارم نمونێ ئێهێنمەوە نەک لە بەرەوەی کە خەڵک باوەڕ بەم بکە کە کێم لە پشتیا کێم لە پشتێ من تازە گەشتم بە مەرحەلەیەک خەڵک باوەڕ باوەڕ نەکا من وەکو خۆم لەخوا بزایبیانە هەڵسم ژیانێکی خۆم هەیە ئەزانم بەیانی چیەکەم و ئەیزام 10 ساڵتر بە تەمای چیم لەبەرەوە بۆ من مهم نییە کەس باوەڕکە یا باوەڕ نەکا بەڵام بۆ من مهمە هەموو جارە کە ڕوونی یەکەم و لەبەر ئەو بەرامبەرەکەم کە باوەڕکە بۆ پێویستی بۆیە باوەڕکە من کەسم لە پشت نییە لەبەرەوەی من لە ساڵی 2011 مؤسسەیەکی عەلایم دامەزراندووە بە هەموو شێوازێ محارەبە کراوم ئەگە من بیرم لە پارە و بزنس بکردایەتەوە پێشتر بزنسم هەبوو کۆمپانیام هەبوو چەندین ئیشی تریانیامێ وەزعی مادیشم زۆر لە ئیستا باشتر بوو بەڵام ڕێگەی ترم هەڵبژاردووە پێم وایە لە ڕێی ئیعلامەوە لە ڕێی ئەو مؤسسانەی ترەوە کە هەمە ئەتوانم خزمەت بە خۆشم بکەم بە دەرەجەی یەک وەکو ناحیە سەرمایەمەعنیەکە خزمەت بە چواردەورەکەیشم بکەم بتوانم خۆم پێگەێنم ئەگەر تۆ ئەگەر گەنجێکی تر بتوانە قەنەعەت بە من بکات ئەما بە حافزێ بۆ هەزاران گەنجی تر کە بەردەوام هەوڵ بات و هەوڵ با خۆی پێ بگەێنێت سپاس زۆر سپاس ئەگەر سوالی ترمان هەبێت ببوورە بۆ ڕاستە بۆ بیرۆکەکە طبعا بێگومان 2000 کەس تەقدیمی کردوڵی زەمانەت چێ بۆ من کە بیرۆکەم نەدزێ زەمانەتەکەوە تەقدیمی مەکە خەڵک هەیە ئەتوانێت بەردەوام بترسێت ئەتوانێت بەردەوام بیرۆکەیەکیە بەحسا بیرۆکەیەکیە زۆر مهمە بیخاتە ناودڵی خۆی بەکاری مێنە تا خوازان ڕەنە 100 ساڵی تر 50 ساڵی تر یعنی ئەمە احتیمالەکە احتیمالی دوم ژوان باسکردن قانون هەیە ئەتوانی پێشەوەی بیرۆکەکە بێنی بۆ لای من پچی ڕێجستەری بکەیت بینوسی کە بیرۆکە کەوچیە جگە لەوەش ئێمە لە بیداتی بەرنامەکەیە ئەینوسین هەج بیرۆکەیە کە لەم بەرنامەیە بڵاو ئەکرێتەوە چکە مشکلە هەر من نیم بیرۆکەکەت لێ بدزمیانە لە تەلەڤیزیۆنە 5 ملیۆن کەس گوێی لێتی زەمان چێ سوێنێکی تر نایبات بە پێی قانون مادام و بیرۆکە یەکەم کەس تۆ بووی لێرەوەی ئەعلانە کردووە مافی خۆتە ئەگەر کەسێکی تر ئەو بیرۆکەی توی بەکارهێنا پچی داوای یاسایی لەسەر تۆمار بکەیت بەڵام وەکو پێم وتی باسم کرد بە پێی قانونی حمایەی فکری پاراستنی بیرۆکە یا بە پێوەی بەرای اختراع ئەبێ بیرۆکەکەت لە عالەمە تازە بێ نەک لە سلێمانی لە کوردستان چکە ئێستا خەڵک هەمووی تەکنۆلۆژیا هەیە گوگڵ هەیە سێرچێکە چی بێ وەڵامەکەی دەسەکەوێت سپاس ئەگەر ئەو بەرەزە دەستخۆشتان لێکم بۆم پانێڵە من قادر حەسەن بەرپرسی ڕێکخراوی توانستە هەڵەبجەواتوم چەند پرسیارێکم هەبوو لە ڕاستیا برادرە هەندێک لە پرسیارەکانی ئاقا کرد ئەوەی ماوەتەوە بێ لێم تەنها دوو پرسیارە
پرسیار لە کاک شاسوار ئەوەیە تا چەند پێت وایە دەوڵەمەندەکانی کوردستان و بیزنسمانەکانی کوردستان بە شێوازێکی ئینپوت دایرێکشن توانیویانە ئیمپرۆڤ بکەن واتە لە ئەو پرسیارە ناکەم کە ئەو برایەتی پێش من تا چەند توانیویانە لە خاڵی سفرەوە دەست پێ بکەن یان بە شێوازێکی ئینپوت دایرێکشن شتێکیان بۆ ماوەتەوە یان لە شوێنێکەوە بەهۆی مەنسەبێکەوە توانیوانە ئەو سەرمایە بەدەست بێنن لە کوردستانە ئەبینین لەوانەیە کە ئێمە 5 میلیۆن کەسین ژمارەی ملیۆنێر و ملیاردێرەکانی ئێمە لە وڵاتێکی 100 میلیۆن کەسی زیاتر بێت ئایا ئەمە بە چ شێوازێک هاتووە کاڵی دووەم تا چەند ئێوە وەکو کۆمپانیای نالیا وەکو بەڕێستان ئامادەن هاوکاری ئەو پرۆژانە بکەن کە غیرە ڕبحیە من وەکو ڕێکخراوێکی کەشەپێدانی مرۆیی لە دەرەوەی شارکارەکەین تا ئێستا توانیمانە سەدان گەنج ڕابێنین لەسەر ئەوەی توانە شاراوەکانی خۆیان بدۆزنەوە متمانە بە خۆیان بکەن ئامانجەکانی خۆیان دیاریکەن توانە استراتیژیەکانی خۆیان بخەنە کار لەو کە پێویستیان وە لەو شوێنێکە ئەتوان ئەکتیڤ بن تێیا و بەرهەمێکی باشیان هەبێت تا چەند بەڕێستان ئامادەن هاوکاری ئێمە بکەن کە ئێمە خەڵک فێری ئەوە بکەین چۆن ماسی بگرن نەک ئەوەی ماسێکی پێبین بیخوات سوپاس طبعا سەبارەت بە پرسیارێکەمە کە ئایا لە وڵاتی ئێمە چەند خەڵک دروست بووە یا پرسیارەکەەوە بوو کە چەند کەس خۆی دروست کردووە لە سفرەوە پرسیارەکەمە دروست کردو لە سفرەوەوانەشی کە بە ئینپوت دایرێکشن مەبەست لەوە بوو کە بۆ نمونە شتێکیان بۆ مابێتەوە گەورەیان طبعا لە هەموو دنیا دوو جۆر کەسانی پێگەشتوو هەیە دەوڵەمە بەشێکیانەوەی کە بۆی ماوەتەوە بەشێکشانەوەیە کە خۆی توانیوێتی خۆی دروستکە سەبارە بۆ ڕقمانی کە باستان کە چەند جای تریش لێرە لە هەندێک کەسەوە بیستومەوەوانە بەحساڵن لە کوردستان ئەو نە ملیاردێر هەیە ئەو نە ملیۆنەر هەیە من پێم وابێت ملیاردێری فعلی ئەوەی ملیارد دۆلاری هەبێ بە فعلی نەک پرۆپێرتی نەک خان و ئەرزە کە ڕەنەیسە بۆی نەفرۆشێتەوە تەسەور ناکەم یعنی ئەگەر حیزبی لێ دەرچێت تەسەور ناکەم بە تاک لە کەسێک یا لە دوو کەس تێپەڕێت سەبارەت بە ملیۆنێر طبیعیە خەڵکێکی زۆریشمان هەیە ئێستا بۆشتان ڕوونەکەم و بۆچی زۆرمان هەیە لێرە خەڵکێکی زۆر هەیە کە پێگەشتووە ڕەبتی بە حیزب و بە سەرمایەداریەوە نییە بۆ نمونە بچۆرە بازاری دۆلارەکە بزانە چەند کەس لەو بازاڕەیە دوکانی هەیە ئیشی دۆلارەکە هەموومانە ملیۆنێرن یا بەشێکی زۆریان ملیۆنێرن 3 ملیۆن دۆلار بەسیط بووە یعنی بۆ کوردستان چەند کەس هەیە خانۆکەی سەبایی ملیۆنە دۆلارە لەبەرەوە هەندێک جارێ خۆمان هەندێک ڕقم گەورە ئەکەین بەردەوامەوە بە نێگەتیڤی قسە ئەکەین یعنی کەس هەر بۆی کەس تااقەتی ئیش و پێگاندی نەمێنێ هەرواز لە مەسئول بێنە ئەزان دوکانە لە جادی مۆلی بایی چەنە یعنی کەس ئەزانێ هەندێک دوکانی تیا باینی ملیۆنە دۆلارە نەمەسئولیشی لە پشۆنە حیزب زلانە شەربە دەفرۆشە لە بازاری دۆلارەکە لە جادی مۆلی مانی 3-4 دەفتەری دەسەکەوێت 30,000 دۆلاری دەسەکەوێت من برادێرێکم هەیە ئیشی دۆلارەکات هەر لە جادی مۆلەوی تەسەورکەن لە 100 دۆلار چەند قازانجەکە 50 دینار لەم پارەی قازانجەکە 50 دینار و کوڕەکە ملیۆنێرە ئیسا لەبەرەوەی ملیۆن دۆلار بەسیتە بۆیە با هەموو شتێ نەبینەوە بۆ حیزب و بۆ سیاست و بۆ ئەوانە تەڵام بێگومان لە هەرێمی کوردستانە من خۆشمەوە قسەم کردەوە بەشی زۆری هەرە بزنسە گەورەکان بە مطلقی یا بە شبه مطلقی احتیکار کراو لەلایەن حیزبەوە هەست بزنسە زۆر گەورە بێت ئیلا بێت دەستی حیزبی تیابێت مثلا لە بواری نەوتا لە چەندین بواری ترا کە پێشتریش باسم کردەوە لە کۆنفرانسێکیشا لە هەولێرم باس کرد ئەمە هەمووی لەگەڵتانم بەس ئەمە مانای ئەوەی نیەتر کە هیچ گەنجێک هیچ کەسێ هەوڵ نەیات بۆیە بە ئەنقەسد و نمونەی دوکانێکی جادی مۆلەیم بۆێنان و لەگەڵ بازاری دۆلارەکەیە بۆی بزانین کە یەک نیا خەڵکی تر هەیە لە ژیانیانە سەرکەوتوو بوون ئیستا ماڵی خۆیانیان هەیە خانی خۆیانیان هەیە ئیشی خۆیانیان هەیە پارەی باشیان دەستەکەوێ هەموو لە ناو بازار لەگەڵ من نابووم ئەزانم چۆن خۆمان پێگەیاندووە ئەزانم چۆن خۆمان دروست کردووە لەبەرەوە خەڵکێکی تیا بەجددی ئیژەکات لە ئیش ناترسێ بەیانیان سعات 5 هەڵەسێت شەو دران ڕواتەوە ئیشێکی زەحمەت هەبێ ئەیکات بە خەیاڵیان نایەت ئەمە نییە بڵێ لە 22 ساڵیە تەخەروجەکە ئینجا هەوڵەیە یەکسەر یەکەم شتی بەچێتە سەر جادە و مزاهرە کاڵە دام نامەزرێنن پێشتر ئیشی کردووە تەجویدی تاقی کردوەوە لە دوای ئەوش تەجویدی تاقیە کاتەوە هەوڵەیە کورسێتی ئەچێژێت لە حەزاتی ناخۆشە چێژێت جارێ 2 جار 3 جار 4 جار 10 جار هەوڵەیە تا ئەو دقەیەگا بە خەونەکانی بۆ برە پرسیاری دووەم بۆ بەڵێ کۆمپانیاکەمان ڕاستەکەی بالێر نەبێتە مەسەلەی مزایداتوانە پێم وابێ زۆربەی کۆمپانیا گەورەکانیش بە خۆشی خۆمان بێت یا لەبەر ئیحراز بوون و داوا و ئەو نیە هەندێک جاریش حەزی خۆت هەر سێ شتێکی تایە
کە بە جۆرە لە جۆرەکان لە بوارێکی معەنە خزمەتیان کردووە بەڵام دیسانەوەکو پێشترش برادران باسییان کرد حکومەت و دەوڵەت ئەم شتانەك ڕێگەخە حکومەت و دەوڵەت ڕێکیەخا کە چ کۆمپانیا بێ زەریبە چەند بە چ کۆمپانیا چەنە پارەدانێ بۆ کاری خەیری چ کۆمپانیاک پێویستە مەسەلەن فلانشت چۆن جێبەجێکە ئەگەر ئەم شتانی کە تۆ باسی کرد ئێمە بە حەزی خۆمان بیکەین بەویستی خۆمان بیکەین شتەکە بێ بە پرۆژەی تاکە کەسی منی کەمێکی تر نایکە یەکی تریکە ئەیتر نایکە تۆ لێرە بە منەڵی من لەبەر خاتی تۆڵم وەڵا ئەیکەین و فەرموەگەرێکی تۆ شتێکە هەبوو بیێنە پرۆژکۆ بێنە پشتیوانیوەکەم ئیشی تاکە کەس مهمی ئەوەی تایە کە خەڵکی تر چاوی لێەکە بەڵام لە کۆتاییدا حکومەت دەتوانێت سیستەمێکی وا دروستکە باشترین سیستەم دروستکات بۆ بەڕێوەبردنی کۆمپانیەکان باشترین سیستەم دروستکە بۆ بەڕێوەبردنی خوێندنگەکانمان باشترین سیستەم دروستکە بۆ بەڕێوەبردنی زانکۆکانمان باشترین سیستەم دروستکە بۆ بەڕێوەبردنی ڕێگەوبان لە کۆتاییدا ئەبێ عەقڵێکی زۆر زۆر مهم هەبێت لە هەرێمی کوردستانە حکمی ئەم وڵاتە بکە بتوانێت سێکتەر بە سێکتەری وڵات بەرەو باشتر بێت. باشە زۆر سپاس ئەگەر بتوانین مایکەکەمان بۆ لای ئەو بەڕێزە من ناوم سیڤانە بەڕێوەبەری کۆمپانیا دۆکودم لە سلێمانی و خاوەنی سێداهێنانم لە ماوەی 5 ساڵی ڕابردووە لە ماوەی 5 ساڵی ڕابردووە سێداهێنانم کرد و بە خۆشحاڵیەوە یەکەم داهێنانم لە کەناڵی نارتیا پەخش کرا ئەمە ئەوە بڵێم بە گەنجەکان هیچ کۆمپانیاک نایە بە تۆ بڵێ فەرموو ئەمە داهێنانەکەت ئەمە پارە هەموو شتێکت ئێمێ وەرە تۆ چۆرە سەر ئیشکردن من هاتم لە دوای سێ هەنگاو کە نام دوو ئەیان فەشەلی هێنا و هەنگانی سێ هەمیان ئێستا بوو بە کۆمپانیا ئەتوانم بڵێم کۆمپانیا ئەدۆ کورد لە ئێستا بە بەشداری 20 کارمەند بەردەوامە و زیاتر لە 200 شەریکە بەشداری کردووە ئەم ئایدیای خۆم بوو لە کاتی تەلەبایەتیما هەم بەحسەکەم لەسەر ئەوە بوو هەم پرۆژێکتەکەشم لەسەر بوو بۆیە توانم بڵێم دەستخۆشی لە کاکشاسوارەکەم بۆ بەشی دووهەمی ئایدیای بیرکردنەوەی ئەو کە ئەڵێ هیچ کۆمپانیا مەسەلەن شەر نییە مەسئولێک لە پشتەوە ئەوە تا من لێرە هیچ مەسئولێکیش لە پشتمەوە نییە و لەو کاتی پرۆژەی یەکەمیشم کرد باوەڕکەن $1000 پێ نەبوو و پرۆژەی دووەمم کرد دەمەتوانی $1500 پێ بێ بەڵام ئێستا کۆمپانیاکمان داناوە بە بەشداری ئەو هەموو شەریکاتە و ئەتوانم بڵێم هەچ گەنجێکیش بێت ئێمە توانین دەستگیریۆیی بکەین و پشگیری لە پرۆژەکەیکی پشگیری فعلی نەک قسە ئێستا هەچ کەس هەر گەنجێ لێرەیە ئەوێ ئایدیایەک بە ئێمە چۆن پشگیریەکەین ئێمە عەقدێکی بۆکەین بە بڕی 5 ملیۆن دیناریش و پاڵپشتی لێەکەین لە چییە لەوەی ئەگەر هاتوو ئێمە فکرەکەیمان بەکار هێنایەوە ئەوە توانێت داوای یاساییمان لەسەر تۆمارکە و بە غەرامەی ئێمە بکە ئەمە هەنگاوێکی فعلیە و دەستخۆشی هەنگاوی دووەمی هەنگاوی یەکەمیشی لێکم بۆ بەرنامەکە بەڕاستی من بۆیە بەشداریم نەکرد چکە پێینێکی تیان نییە با بڵێن شتێکی وای تیان نییە بڵێ ئایدیاکەت ئەپارێزی ئەمە ڕێی خۆیەتیەکە ئەڵێ احتیمالە تۆ وا هەستکەی ببرێت بەڵام بێگومان ئەبرێت یعنی چکە لەگەڵ ڕێسم بۆ کاکشاسوار ئەو نەیبە بەڵام خەڵکی کە ئەیبە ئەوەی مەسەلەن کە گوێی لێ بێتەوە ئەیبا بۆی ڕیجستەرێشن زۆر مهمە بۆ ئایدیاکان و هەچ کۆمپانیایەکی ژێتە پێشەوە لەگەڵ ئێمەیە هاوکاری گەنجەکان کە ئێمە کەمپینێکەکەین چەند گەز ژێتە پێشەوە وا بێتە پێشەوە بەڵام ئەگەر کۆمپانیایەک گێتە پێشەوە ئەڵێ من پشگیریانەکەم بابێ بە عەقد ئیمزای بکە بابێ لە مەحکەمەیە بڵێ من پشگیریەکەم ئەگەر هاتوو من ئەم ئایدیایان برد ئەمە غەرامەکانی منە ئەمە گەنجەکانوان دڵنیاکاتەوە کە بۆی بێن ئایدیاکانی خۆیان بن بە هەمومان ئەوە ئەزانین لە ئێستا لەم کۆنفرانسەیە لەم جێگەیە چەندەها گەنجی تیا هەیە نەیوێراوە لە بەرنامەکەی کاکشاسوارە بەشداری بکە مخۆمێکێکم لەوانە و چەندەهای کەش ئەبێت بێگومان لە ڕێی ئەم کەمپینەوە ئەتوانن هەمویان بەشداری بکەن زۆر سپاس کاکە سیڤانە نمونەت زۆر بێ ئینشەڵا ئێمە کاتێکمان هەیە نیو سەعاتێکە دوای ئەم پانەڵە باسی لێکەین بەرنامەکەمان حەزەکەم پێشەوە برادرت خوا بورێ بەزێک دەخەزم لەسەرەوە طبعاً سپاس بۆ جەناب بۆ تێبینیەکە و بەرنامەی هەنگاوی یەکەم شتێکی زۆر مهم نییە لە کوردستانە بتوانە کێشەی گەنج حلکات یا فرسەی
کاری حەقیقی بدۆزێتەوە بەڵام بەرنمەیەکە بۆ جوڵاندنی عەقڵ من بەمە بەزدەم بەرنمەیە ئەەکەم ئەزانم ئێستا 2400 کەسیش پێشکەشی کردووە یەک کەس دەرەچێت سەرکەوتووە بێ ڕەنە چەند کەسێک تریش تواناکانی دەرکەوە لە شوێنێک بتوانێت دامەزرێت بەڵام مەبەستمە لەم بەرنمەیە کە هانی گەنج بین بیر بکاتەوە پرۆژە بکە پرۆژەی تازەتر تەقدیم بکە هەوڵ بە ئەوە نیە لەبریەوەی ناڵم بەردەوام هەوڵی دامەزراندن بە تەعین بوون دامەزراندن بچێتە دایرەیەک و ڕۆژی 2 سەعات دەوام کە ماڵانە معاشێکی بەلاژ وەرگرێ هەوڵێ با خۆی بێ بە خاوەنی کار لە کۆتاییدا دیسانەوەڵێمەوەی ڕەن یەک کەس سەرکەوتوو بێ بەڵام ئەتوانین سەدان کەس هەزاران کەس دەیان هەزار گەنج وا لێ بکەین کە ئەم جارە ناجارێکتر بیر بکاتەوە جارێکتر ناجارێت دوای ئەو بیر بکاتەوە من ئەم جارە لە نزیکەی 2400 پرۆژە لە سال 35 یعنی تقریبا شتێکی ماوە بۆ 1000 پرۆژە 1000 پرۆژەی باسی بەخێوکردنی مەڕووماڵات دەکات یعنی 1000 پرۆژەی ڕێک تەسەورکە بەڵام لەگەڵەوەیشە ئەمە لم وایە کە بۆ جاری داهاتوو کە بەرنامەکە پێشکەشەکرێتەوە کە بیرۆکەکان ڕوونەکەینەوە ئەتوانین تەشجیعی خەڵک بکەین لەمە لە باشتر بیر بکاتەوە بیر لە شتی تازە بکاتەوە من ئەگە فرسەتە بێت لە بەرنامەکەشە باسی یەکەم و یعنی لێرەش یعنی یەکیدم جانابتانی زان بە تەحلیلی سە باس ناکەم بەزن نوێ باسەکەم هەمووتان زان جاری وایە ئەپێ دروست دەکرێت ئەپێک دروست دەکرێت 20 میلیارد دۆلارەکە هەمووی فکری زەلامێک یعنی کە دوایی باسێکیم ئەپە زۆر بەسیتە بەڵام کەسێ ئەپلیکیشنێکی دروست کردووە ئیستا لە بازارە فرۆشاتەوە بە 20 میلیارد دۆلار ئەمەوێ گەنجی خۆمان خەڵکی خۆمان بگەنەوە قەناعەتەی کە بیرۆکە و بیرۆکەی مهم و داهێنان ئەویش پارەیە و وان لێ بکەین کە ئەمانش بتوانن اعتماد بکەنە سەر خوان و باوەڕیان بەوە هەبێت کە خوانم بەخاون کار زۆر سپاس ئێمە توانین سوالێکی تر وەربگرین لەبەر کاتەکەمان بەڵێ فەرموو ڕێبەر عەلی ئەندازارینەوەی وەکو خۆت تا چەند بڕات بە پرۆژەی خێری هەیە یعنی بۆ نمونە ئێستاگە من گەنجێکم پرۆژێکی خێریم هەبێ ئایا تا چەند تۆ پشگیری من ناکەی ئەمە یەک دووەمینیش پرۆژەیە کە لایانی مادیت یعنی بۆ نمونە بڕات بە پرۆژەیەک هەیە بە گیرفانی بەتاڵ ئەمە تێبینێکی بچووکیش وەکو لەبەر ڕۆشنایی و بەرنامەی کە بەتەمای پێشکەشی بکەی بە قەناعەتی منە وایەکێک بی لە سپۆنسەرەکانی ئەم فۆرەمە زۆر سپاس پرسیاری دووەم چی وعزە نەوێت پرسیاری دووەمەوەیە یعنی پرۆژەیەک بە گیرفانی بەتاڵ یعنی لایەنێکی مادی نەبێت کە سپۆنسەری تۆ بکات بۆ ئەو پرۆژەیە جێبەجێ بکەی تا چەند بڕات بەوە هەیە هەر تێناگەم وەڵا ڕاستی یعنی وەکو گەنجێک کە گەیشتوتە ئەم تەمەنە بڕات بە پرۆژەیەک هەیە بەتایبەتی لە وڵاتی ئێمە چونکە سەرەتا بە بیر لە پارەکە بکەیتەوە ئینجا بیر لە پرۆژەکە بکەیتەوە وەکو بە پێچەوانەی وڵاتانی ترەوە کە مادە بەس بیرۆکەکەت هەبێ کۆمپانیەکانیان پشتگیری تۆەکەن بەڵام لە وڵاتی ئێمە ئەو شتە پێچەوانەیە تا چەند تۆ قەناعەتت بۆ پرۆژەیە هەیە کە لایەنێکی مادی نەبێ بێ پشتگیری تۆ بکە یعنی کەسێک دەستی تۆ بگرێت کاکە سوار پرسیارەکەی ئەوەیە ئەڵێ ئەگەریکێک گیرفانی بەتاڵ بێ ئایا توانێت پرۆژە بیرۆکەکەشی پێ بێ ئەو بیرۆکەیە گەورە بکات تاوان پێشێکی لە سەرەوەی کە باست کرد هیچ کەسێ هیچ کۆمپانیا ناچە وەلای هیچ کەسێ بڵێ بە قوربان من مەمنونم توخوا بیرۆکە و چییە ئەگەر تۆ ئەدوێ خۆ پێ بگەی بێ خۆ هەوڵ بی یعنی و لێرەشەوە تاوان کە منم قسانە ئەەکەم ئەزانم ئیسامە ئیعلامیشە کامێرایشی لێیە ئەتوان بێم بە هەوەستی خۆتانەوە نیە و کۆندێک کەس ئەچێتە سەر تەلەڤیزیۆن یەک دنیا قسەی باق و بریقتان بۆ بکەم بڵێ ئێمە بە تەمای خزمەتی وڵاتەکەمان بکەین ئێمە واکەین خزمەتی گەنجەکەین ئێمە ئەوواکەین کۆمپانیا منەظەمەی خێرخوازی نییە دووشت دێ لێکی جیا بکەنەوە کۆمپانیا وە کەیسە باسی پێگەشتنی گەنجەکەین باسی ئەوکەین کە گەنجێ چۆن بتوانێت خۆی پێ بگەێنێ باسی لایەنی خێرخوازی و خێر و سەدەقە و پارەبەخشینەوە ئەو شتانە ناکەین هەموو کەسێ بە تایبەتیەکە کەسێکی سەوک و ئەوەیە کۆمپانیای کێبێ یا خەڵکی کۆکوێمەمانان ڕەنە من بە سەدان و بە هەزاران شتم هەبێ هەر پێم عیبە لێرە باسیکەم هەر باسیشی ناکەم هەر بە ئازایەتیشی نازام چی ئین بە کێ یارمەتی کێ بین هاوکاری کێ بکەینەوە مۆزوعێک ترە بەڵام ئەوەی کە موهیمە تۆ گەنجیت جارێ بێ خۆ بڕۆی ئەگە بیرۆکەیەکە هەیە شوێن بەشن لە دەرگای خەڵک بێ ئەبێت تۆ مەمنونی بۆ یەکێک گوێ لێ بگرێ و تۆ مەمنونی بۆی قەنەعەت بە یەکێ بکەیت کە بتوانێت بیرۆکەکەی تۆ بەکار بێنێت و ئەوەی کە باسی گرفانی بەتاڵەکەی ئەگە کەسێک بیرۆکەیەکی هەبێ بتوانێت قەنەعەت بە من بکات کە ئەم بیرۆکەی زۆر مهمە و بیرۆکەیەکی بازرگانیە بێگومان مەمنونی شێبیت و پشتیوانی شیەکەیت و ئیشیشی لەگەڵاکەی و پارێشی نەبێت تاوانستم
هەنگاویەکەم بەنامی هەنگاویەکەم وەکوتم ڕاستەیە کە زەلەچێ بەڵام بیرۆکەکەی ئەوەیە زەلان بەس بە بیرۆکەیەکەوە لە کۆتایی بەرنامەکەیە دەرەچێت بە ساحیبی کۆمپانیای خۆی بێ ئەوەی ئەم زەلامە دیناری کێبێ بەس وەکوتم دیسانەوە تکاتان لێ ئەەکەم یعنی دوو جۆر قسەکردن هەیە قسەکردنێکی واقعیانە ئەگەر دەوێت تۆک و گەنج خۆ پێ بگەێنی قسەکردنێکی ڕاگەیاندانیش ئەوەی کە هەندێک خەڵک لێ ئەعلام دەست دەرەکەوێت هەندێک قسەکە بەس بۆ ڕاکێشانی عەتفی خەڵک ئەگەر دەوێت خۆ پێ بگەی بەڕاستی دەوێت پێ بگەی ئەبێ هەوڵ بی ئەبێ بەردەوام هەوڵ بی ئەبێ بیرۆکە هەبێ ئەبێ بیر بکەیتەوە ئەبێ بیرۆکەکانت تازە بێ ئەبێ بیرۆکانە ئیسفادە هەبێ ئەبێ بیرۆکانە پارە پێکات لە ئەخیرە سەرکەوتووە بی غێری ئەوە هەشتێکی تر بکەیت و یا هەچ ئۆنیە لۆمەکردنێ بیتە پاڵ خەڵکی تر ئەو لە ئەخیرا خۆ سەرکەوتو نابێت و ئیسفادەشی نابێت سپاس زۆر سپاس ئێستا بەداخەڵ کاتەکەمان تەواوە بێ هیوادارم کە ئەم دوو پانەڵە تا ئێستا سوودێکی بە ئێمە بەخشی بێ وەکو گەنجان ئێستا برێکێک وەرئەگرین بەس ئەو برێکە هیوادارم گەنجەکانمان چونکە دوای ئەو برێکە چەند میوانێکی ترمان هەیە و بەڕاستی میوانی چاوەڕوان نەکراومان هەیە کە کەسانن حەزەکەین ئێوەی گەنج بیناسن وەکۆم بەڕێزانەی کە ئێستا قسەیان کردووە و هیوادارین ئەو برێکە ئەو نیو سەعات ئیسراحەتە استغلال بکەین ئێمەی گەنج کە ئەم خاوەنی کۆمپانیانەی لێن وەکو باسمان کرد نێتوەرکێ دروستکەین لەگەڵ یانە عیلاقەیەکیان لەگەڵ دروستکەین کە لە وڵاتی ئێمە ئەو شتە کەمە لە لای بۆ نمونە لە دەرەوە پێوترێ کارگۆڕینەوە یعنی بۆ نمونە کارتی بزنسەکەیان لێ وەربگرن وی داواکارم لە ئەوانەی کە لە کۆمپانیەکانەوە هاتوون ئەوە بە زۆر نەزانن کە عیلاقات بۆ گەنجانە دروست بکەن و ئەم برێکە هەر بۆ نەبێت کە وەکو برێکێکی چۆنەڵێت با و بەکاری بێنین ببێتە بە سێشنێکی نێتوەرکین کە بتوانین یەکتری بناسێنین و دوای برێکەکەی نۆلای جەنابتان بە دوو سێشنی تریشەڵا زۆر سپاس جارە